پرۆژێ بێگەیشتنی کەلتورەکان لە ئێستاە یەکێکە لە پرۆژە هەرە ناوازە و تایبەتیە هونەریەکان کە بێگومان ئامانجلەی جگەل لە نمایشکردنی بەشێک لە کارە هونەریەکانی بەشێک لە هونەرمەندانی کورد و دەرەوەی وڵات دیارە جارێکی تر دووبارە ئاڵوگۆڕکردنی کللتوری کوردی لەگەڵ بەشێک لە وڵاتانی تر و ئاڵوگۆڕکردنی با بڵین بەشێک لە هونەرەکان و هەروەها وەکو ئەڵێن لێوە فێربوون و بەشێک لە وەرگرتنی زانیاری لەسەر هونەری هەم کورد هەمووە وڵاتانی خۆر ئاواش بە شێوەیەکی گشتی گفتوگۆکەم لەسەر پرۆژەکە و لەسەر بیرۆکەی پرۆژەکە و تاوی ئامانجی پرۆژەکە لەگەڵ زۆربارە دکتۆر عوسمان ئەحمەد کە بەڕێزیان هونەرمەندن و لە بەشەی پرۆگرامی کورسار مەگەزین میوانی من دکتۆرگیان سڵاو لەبێ زۆر بەخێر بێ. زۆر سپاس دادەجانی سپاس بۆ بانگێشتن بەخێر بێ. مەمنون. بەسێک لە بیرۆکەی پرۆژەکە بکەین کە بەڕێستانۆک و هونەرمەندێکی کورد و سێ لە بڵین هونەرمەندانی غەیرە کوردن با بڵین و ئاڵوگۆڕی کللتوری و گرنگیدان بە هونەر بە شێوەیەکی گشتی کە توانێت ئەو ئاڵوگۆڕە کللتوریە جوانە دروست بکات. زۆر سپاس دەکەم بەڵێ وەڵا قوربانی تۆ زۆر مەمنونی ئێوە بم. بیرۆکەیە لە ڕێی ئەو پەیوەندیە نزیکی کە من لەگەڵ گەلەری هەنتەرلاند و بڵین بەڕێوەبەری گەلەریەکە کە بەرز کۆدرۆنە لەگەڵ خاتو پەرستۆ کە پرۆفیسۆرە لە بەشی گرافیکی زانکۆی فرانکفۆرت لە ئەڵمانیا کە ساڵانێکە بێک و کارمان کردو لێ نزیکی و یەکتریە ناسین هەروە مامۆستاوەوریا کە بە ئەسڵ بەڕەچەڵک کوردی خەڵکی سنەیە بەڵام هەر لە نەفسادانیشێ لە ڕێکارەکانی وانە کاری زۆر نایاب و تایبەتی کردووە و ئێمە من لەگەڵ ئەوانە چەند پرۆژە و کارێکم لە ڕابردووە لە ئەستەمەڵ و ڤێنا و بازی وڵاتێکی تری ئەوروپی لەگەڵانە ئەنجام داوە ئەو نزیکە وای دەکردین کە بیلۆ بکەمەوانێت چۆن بتوانین پردێ دروست بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو ئەزمموی ئەوان بێنین بۆ کوردستان و بتوانین ئیسفادە لە پەیوەندیەکانی ئەوان بکەین و هونەرمەندەکان و خوێندکارە هونەریەکمەندەکانی ئێرەش بتوانن ئەو پەیوەندی دروست بکەن و مادە ئەمان ناتوان بچن بۆیە بە ئەوان بێن بۆ ئێرە و بتوانین ئەو ئەزمونە دروستکە ئەوان زۆریان پێخۆش بوو تاوان برۆکەیە لە ساڵی 2009 بەڕاستی دروست بوو بە هۆی کۆرۆناوە چەند جارێک پەکی کەوت و نەمان زۆرێک لە پرۆژە جیهانیەکان دکتۆر پەکیان کەوت ئەم چەند ساڵە ڕاستە. ئەرە وەڵای ئەمە گەشتینە سەرەوەی هەر بیتاقەشیان بڕی ئەوانە و بەڵام کاسممان کردەوە نەمانتوانین چکم تووشی کێشە ئابوون ئەمانەوانی و دەرزیان هەبوو گەڕانایەتەوە ئیتر چەند جارێک ئاچینە سەر خەتی ئەوەی کەوا دەست پێ بکەینەوانی و پمشت پرۆپۆزۆڵ و برۆشەر و کاری پێویست و هەموو شتێکمان بۆ ئامادا کرد و ناگەشتە ئەو لەدایک بوونی پرۆژەکە هەتا مانگی سێت تۆزە کەش و هەوا خۆش بوو ئارام بۆوانی و تۆزیە کۆرۆنا بێدەنگ بوو دەستمان پێکردەوە ڕاستیەکەی و زڕفی سیاسی دیسانەوە لە بەغا تێک چۆ ئەوانی چکم بەڕاستی قونسڵی ئەڵمانی و هێنی وەزارەتی ڕۆشنبیری سەر بە ئەڵمانیا ئەوان یارمەتیانیان دیسانەوە پەکی کەوتوانێ یەک دووجار لە سەر ئەو کێشانی کە لە بەغا و لە منتیقا ڕوویەیە بەڵام خۆشبەختانە توانیمان ئەوە هەنگاوانە بنین و بگەینین ئەنجام لێرە بە هاوکاری بەڕاستی من لێرەوە بێ سوپاسی هەموو سپۆنسەرەکانیان بکەین بەڕاستی کە لێوە سپۆنسەری ئەم پرۆژەیان کرد بۆ ئەوان و سوپاسی سەرۆکی زانکۆی سلێمانی بە تایبەتی دکتۆر کۆسار بکەین کە سەدانی کردینەوە پشتیوانی پرۆژەکەی کرد و لێرە کە ئەنجامی بدەین هەروە مامۆستاداڕۆژ لە بەشی گرافیک ئەوش کە بەشێک بوو لە پرۆژەکە توانیمان گەلەری ئێستا بەکاربێنین و لەوێ ئێستا وەرشۆپمان هەیە هەروەکو جەناب ئاماژەی پێکرد پرۆژەکە لە سێ بەش پێ ویستم پرسیاری ئەوە بکەم پرۆژەکە خۆی سێ بەشام گفتوگۆیە و دواتر بە بڵین وەرکشۆپە دواتر نمایشکردنی کارەکانە بەس سەرەتا پێم خۆشە باسێک لە ئەو گرنگیدانە بکەم بە ئەوەی کە تۆ لەگەڵ خاتو گۆزرن ئەگەر هەڵەنە بەم هەردووکتان باس لە ئەزمموی خۆتان ئەکەن یاخۆت ئەم بیرۆکەیە چۆنە بۆ نێو پرۆژەیەکی هونەری کە هونەرمەند سەرەتا باس لە بەشێک لە کارەکانی خۆی لە ئەزمموونەکانی خۆی لەو هەورازن شێوانی کێتە بەردەمی لە کاتی بە بڵین کێشانی وێنێک یاخوتەر گرفتێکی ترکێتە پێشی ئەمانە چۆنە بن بەوانەیەک بۆ هونەرمەندان تر بۆ بەشداربوانی تر. پرۆژەکەمان وا دروست کردبوو کە هەر کەسێک لە هونەرمەندەکان هەر چوارمان لە سەرەتای ڕۆژی یەکەم و دووهەم و هەر ڕۆژەی دوو لە هونەرمەندەکان باسی ئەزمون و
کارەکانی خۆی بکە لە پرۆژە هونەریەکانی چیت کردو چی نەکردو و چۆن گەشتۆتە ئەم مەرحەلەی کە ئێستا پێی گەشتووە بۆ بینەران. ڕۆژی یەکەم و ڕۆژی یەکەم دکتۆر پەرستۆ لەگەڵ وریا باسی ئەزمموی خۆیان کرد و ڕۆژی دووهەم من و گۆترۆن باسی ئەزمموی کارەکانی خۆمامان کرد کە ئەمە گرنگ بوو بۆ بینەران بزانن چکم لە ڕێ ئەمەوە گرنگ بوو کە بە تایبەتی پەرستۆ دکتۆر پەرستۆ کە ئەویست کە کاری هۆرشۆپ لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی گەنج و مامۆستا و هونەرمەندانە بکە کە ئینترستیان لەسەر شێوە کارکردنەکانی ئەو هەیە بۆ ئەوەی سەرەتا شێوازی کارکردنی ئەو بزان و بیرۆکە و شێوەی کارکردنەکەی لەگەڵ ئەوانە دەمچ ئەبێ یان ئەتوان کاری لەگەڵا بکەن هەڵبژاردێ بکارە ناو هونەرمەندانە بۆی بتوانێت چۆن ئەو ڕویایی کە هەیەی لە بیرکردنەوەی خۆیان لەگەڵ ئەوانە لێکتری فێر بن و بتوان ئەوە کە لە ڕۆژانی ئاینداکەی ڕۆدۆمی ڕۆژی وەرکشۆپەکەمانە ئەنجامی بین و هەروەها فریا مامۆستاوریە شار ئاینەشت دکتۆر گودرۆن کە خبرێکی باشی لە ئەزمموی ڕێخستنی پێشانگا و پەیوەندی نێودەوڵەتیە هەیە بە تایبەتی زۆر گرنگی ئەدا بە کەلتوری ڕۆژهڵاتی ناوەڕاست وەکو ئێران بە تایبەتی وەکو پاکستان و کوردستان کە چەند پرۆژەیەکی لەوانە بە نمونە لەگەڵ منە لەگەڵ چەند هونەرمەندێکی ترە کاری کردو لەسەر قەزەی کوردی لەسەر بوون لەسەر ئایدنتیتی لەسەر ئەم شتانە کاری کردووە و زۆر گرنگ و باسی ئەم پرۆژانەی خۆی بکەوە ئێمە چۆن بتوانین هونەرمەندان لە یەکتری نزیک بکەینەوەوانێ و دایلۆک بە بیرە جیاوازەکان لە یەکتری تێکەڵ بکەن و قوبوڵی بشێوە بیری جیاوازیش تیا دروست بکرێت و بتوانرێکە گشتگیریە دروست بێتەوەی کەەوە ئاشتیەک بەرپابێ یا بتوانین بیری هونەرمەندیش زیاتر بکرێتەوە لە دروستکردنی مەتریال و بینین و حتا بێ بەو فرسەتێکیش بۆی بتوانن پەیوەندی لە ڕێمانە دروستکەن کە بتوان کار بەرنە دەرەوانێ بتوانن پەیوەندیەکانی دەرەوەیان بەهێزتر بکەن. من ڕاستەکەی ئەوەیە هەدەفەکەی منم ڕۆژ لەگەڵ گۆدرۆ ناباسیەوەمان کرد هەدەفی ئەساسیەکەی ئەوەیە کە هەندێک لە هونەرمەندایمە دەستیان بە دەرەوە ناگە ناتوان ئەوان بێن با ئێمە ئەوانیان ئەزمموی هونەرمەندانی دەرەوەیان بۆ بێنین بۆ ئێرە بتوانن کە هونەرمەندایەکی زۆرتر سوودمەند بن لەو شێوەی کارکردانی کە ئەمان دەستیان پێناگە. دکتۆر لێرە پرسیارێکم بۆ دروست بوو زۆر کات هەیە بەشێک لەو هونەرمەندە بە ئەزمموانی کە گفتوگوی کراوە یاخود باسکردنی ئەزمموی خۆیان لە هەر پرۆژێکا باس ئەکەن هەندێک جار هەیە ئەمە لەوانەیە بڵین تەنها بوو کەسانی کە بەژاربووی وەرکشۆپێکن یاخود تازێنە نێو بواری هونەرەوە لەوانەیە بۆیان گرنگ بێ بەڵام هەندێک جار هەیە ئەم بابەتانە لەوانەیە بۆ هونەرمەندێکی بە ئەزممونیش گرنگ بێ چونکە گرنگە لێوەی فێر ببێت یاخود زۆر بابەتی تر هەیە لەوانەیە ئەو بە بڵین کاری لەسەر نەکرد بێت یاخود نەیبیست بێ یاخود زۆر بابەتی تر هەیە کە لە جیهانە هەندێک جار هەیە ڕوئێن و هونەرمەندانی کورد لەوانەیە ئاگادار نەبن. بەتەشید هونەر هیچ وەخت تێستەیجی نییە کۆتایی بێت جاری وا هەیە مناڵێکی زۆر تازە پێگەیشت و لەوانەیە بەقەر هونەرمەندێکی گەورە توانای دەربڕینی هەبێت توانای برینێ بەلەبەرەوە بەڕاستی هونەر شتێک نییە و کوڕیازە بڵێ کۆتاییە ئەمە ئیتر هیچ کەسی کە پێی ناگات زۆر کەسێ لە زۆر مەراحیلە ئەتوانێت زۆر شت بزانێت گرنگەوەیە تۆ بتانی نزیکردنەوەی دروستکەی سەکۆی دروستکەی بتانی کە هونەرمەندەکان لە یەک دروستکەیتەوە قوتابیەکان لە یەکتی دروستکەیتەوەوانی حساس بە وجودی خۆیان بکەن جویان لێ بگیرێ ئەمە کە ئەماکەین شەر نییە ئەمە بەس بتوانین ئەمە دەرز بین ئێمەش دەرز لەوان وەرەگرین ئێمەش لەگەڵ ئەوانە ئەبین بە شێوە ستایلێک بۆ ئەوەی کە بتوانین هەست بە بەرامبەرەکانمان بینەوە بتوانین ئەو شێوازی فێربوونە لە تازەگەریە بجۆزینەوانێک کە بە تایبەتی کە ئێمە لە سەردەمێکی تازەدا دەژین بتوانین خوێندنەوەی تازە بۆ مەتریاڵەکان بکەین بتوانین ئەو مەتریاڵانی کە ڕۆژانە لە بیناسازی و لە پەیکەرسازی و لەوە ناخوێنەوە بەسینەوە بە کەلتورەوە بیبێنسینەوە بە ژیانی ڕۆژانەمانەوە بەڵام داهێنانی تیا بکەین. زۆر باشە وەرکشۆپەکان تا چەند گرنگن بۆ پرۆژەی لەم شێوەیە زۆر کاتێ ئێمە لەگەڵ گفتوگۆی کراوە و زانینمان بۆ بەشێک لەو بڵین کارانی کە هونەرمەندان هەم نمایشی ئەکەن و هەم دووبارە لە ڕێی وتن و لە ڕێی گفتوگۆکانیشەوە بە ئێمەگەن هەندێک جارێ وەرکشۆپەکانیش گرنگن گەل بە شێوەیەکی ئەکادمیتر یاخود بە شێوەی نووسین و بە بڵێن ئەم بابەتانە
فەرخوازەکان فێر ئەبن لەم وەرکشۆپە بە هەمان شێوە بوو دکتۆر؟ بەڵێ وەرشۆپەکان زۆر گرنگە بۆ شێوازی کە هەیە سەرەتا یەکسەم هەر یەک بێک لەو کەسانی کە بەشداری لەوەی ناکەن ئایدی خۆیان بە تایبەتی ئەو کەسێک کەوا بڵین جەرسەکە بڕێەوە با دانیشتەکە لەوانە بەڕێز پەرستۆ کە دانیشە باسی شێوە بیرکردنەوەی ئێشەکەی خۆیەکە لە سەرەتا و باسی کردووە دانەدانە ئەوسا لە بەشداربووەکانە پرسێکە ڕوئیای چێ بۆ ژیان چۆن هوەری چی لەلا گرنگە لە هوەرە ئەوێت چی بڵێ بە هوەر یا ئەوێت لە هوەرەوە چی گزارش تێ بگەێنێ بە خەڵک پەیوەندێژی کۆمەڵایەتیەکانی لەگەڵ هوەرات چۆنە ئەم لەو ڕوئیایەوە دانەدانە هەمویان جویان لە یەکتریە کە مەشاکەی دیال لە 12 بیرۆکەی جیاوازە بینی لەسەر ئەو ڕویەجازە جا لەگەڵ ئەما دێ ئەمیش بۆی کە خێبرەیەکی دوور و درێژی هەیە تەمەنێکی هەیە لە هوەراوە مەسەڵەن کەسێکی وەکو پەرستۆ لە ساڵەکانی 92-91 لە ئێرانەوە هاتوۆتە نەمسا و هەلۆ بە ئەڵمانیا و لە ئەڵمانیاەوە ناوداریکی بۆ خۆی پێیا کردووە و ناوداری لە ئەزمون و تێگەیشتن و خوێندنەوەیکی گەورەوە دروست بووە وای لێکا کە ئەم گرنگی بە باکوی شەکارەکانی خۆی پیشانەیە بە دواییەکە ئەو کارە سەرنجڕاکێشانە پیشانەیە کە مامۆستایەکە لەوانەیە ئەزمموی پێشاندانی کاری نەبوو بێ جورئەتی نەبوو ئیشی گەورە بکە یان تەلەبەیەک نەیتوانیوە ئیشی گەورە بکە کە ئەمانە ئەبینێ ئەحساسەکە بەرامبەر بە کەسێکی ئاوا دانیشتووە ئەم کارانەی کردووە ئەحساسەکە کە ئەمیش ڕەنگە بتوانێت ئەو کارە بکە کە ئەمیش بتوانێت و ئەزمونە کە ئەو بۆ سادەیە دانیشە بۆی باسەکە ئەمە وای لەکە جورئەتێکی ئیشکردنی باتێ گۆڕان کاری پێ بە هەتا بۆ مامۆستانی کە بەشدارن کاریگەری دروستەکە بۆ هاوڕەکانی بۆ ئەو خوێندکارانی کە دەرزیان پێڵێتەوە زۆر کاریگەری گرنگچێ پێ بۆیان دکتۆر بەشێک لە کارەکان لە پشتی ئێماڕۆن پێم خۆشە باسێکیان بکەین ئەم کاریان کاری وریایە کە باسی ئەو شێوە ئەمە جاجمە شێوە جاجمێکە کە لە دوو لە دەن چی لە باپیریەوە بۆی ماوەتەوانەیە باسی ئەو شێوە ڕەبتە ئەکاکە وەکو یادەوەری بۆی جێهێشتووە ڕاستە ئەمەیان پەرستۆخانمە گفتوگۆکانە لە کارەکانی پەرستەخانمە ئەگەر ئەو کاری پێشووتر ڕۆژتەوانێ ڕەنگە زیاتر پیشانی بات زۆر هیمایی جەستەی پیشان ئەیە ئەو هیمایەت تیکرارکردنەوەی تایە بە شێوەیەکە هەتا زۆر لە دوورەوەکومە زەخرەفەیە دیارە وەکو ئەوی دیارە بەس کە ناچیتە ناوەرۆکیەوانێت تەمەشاکەی بەشێکی لەشە ئەو بەشە لەشەی کە لامان دایمە پرسیارە بەس ئەم بە شێوەیەکی لێکردو لە دوورەوانەکو زەخرەفەیە بەڵام کە لی نزیکە بیتە تەمەشاکەی ئەو پرسیارانی کە هەمیشە لە لای هەموو تاچێکی ئێمە پرسیارە لەوێ پرسیارەکانە وروژێن توانێ و بێتە بەحس. دکتۆر بابەتێک هەیە بۆ ئەوەی کە ئێوە 4 هونەرمەندەکە کارتان لەسەر کرد بێت یاخود هەر کەسە و بەستایل و بە شێوازی کارکردنی خۆی کارەکانی خۆی نمایش ئەکات؟ بڵێ تقریبا ئێمە شتەکانمان ستایلیشکردنمان جیاوازە بیرکردنەوەشمان ڕەنگە جیاواز بێتەوەوانە بەڵام جوانتر ئەیە بە وەکو ئەڵێن شێوازێکی جوانتر ئەسمونێکی جیاوازتر ئەیە بە پرۆژەکە بەڵێ جا ئەوەیە یەکتیەکدینەوە لەوەیە کە هەموو کارەکانمان لەسەر ئینسانی بوونە لەسەر گەیاندنی پەیامەکانمانە بۆ جوانکردنی ژیان بۆ بیرخستنەوە یادەوەری ئەمانە کە ئێمە زۆربەی پەیامەکان ئەگەر کورتیکەینەوانی لە بەسیترین شتە ئەوەیە کە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە بتوانین دەنگە جیاوازەکان کۆ بکەینەوانە ئاشتی بەپا بکەین وە جوانی بین بە ژینگە بە مرۆڤایەتی کە دووری خینەوە لە جەنگ. زۆر باشە دکتۆر پێم خۆشە باسێک لە شوێنی نمایشکردن بکەین تا چەند لە ئێستاە شوێنێکی نمایشکردنی بەو شێوەیە لە شاری سلێمانی بوونی هەیە کە ئێوە بەڕێستان لەگەڵ سێلا هونەرمەندانی ڕۆژئاوایە بتوانن کە کارەکانتان نمایشکەن تیاە. وڵا هێنە دیارە باسی بابەتانمان زۆر کردەوە بەداخۆ ئێمە لە سلێمانیا تۆزێ بەڕاستی لە دواوەین لە بواری ئەوەی کە ئێمە شوێنی تایبەتیمان هەبێت چۆن خۆشبەختانە کە ئیستا شوێنێکمانەیەک و گەلەری ئیستا کە ئیسا پێشانگایەکی زۆر تایبەتی تایە بەڕاستی 52 هونەرمەند بە شێوەیەکی بازمونێکی زۆر جوان مامۆسەدار و داڕشتۆ و جێی دەستخۆشیە هیوادارین کە هەمیشە بەردەوام بێ و سەپۆرتی زیاتری هەبێ و چالاکیەکان لە ساڵانە زیاتر بێتەوەیکەوە ساڵی بەرهەبێ دوانی هەبێ بەڵام پێویستمان بە شوێنی زیاتر هەیە یعنی
من کە ڕۆژانە لەگەڵم هاوڕێیانەما کە ئەزمونێکی زۆریان هەیە گەسەی بایۆگرافەکانیان بکەیت لە دەرەوانی و توانایکی بینینێکی زۆریان هەیە پرسیار زۆرەکەن لەسەر ئەوەی کە ئەم شارە ئەم هەموو میعماری و ئەوەی هەیە بەڵام بەڕاستی نایشارمانێک کە ڕەخنە لە باخەکانمان لە سەجادەکانمان لە هینەکانمان زۆرە ڕوئیا ئەو پیکەرانەی کە ناشینانی لە سەجادەکانان پرسیار دروستەکە پیکەرەکان لەگەڵ بیناسازیەکانان ناڕوە شۆستەکان لەگەڵ خزمەت گوزاریان ناڕوە باخەکانمان زۆر بێ خزمەتن زۆر ئەوان یعنی زۆر جار واکەی کە بە شوێنەکانەی بیکە و پرسیارە دیسان لێ بکاتەوانێ کاتێکە حساسەکەی کە سیاری آخر مۆدیل لە نەسەجادەکانە ڕوە مەسەلەن ئەچی تەمەشاکەی کشانی جوامان هەیە آخر مۆدیل لە بەرەکان ئاخریشتیەوە خۆیان گۆڕیوە کوڕانی و جوان هەیە دێن دەڕۆن بەڵام تەمەشاکی یەک ناگرێتەوە لەگەڵ ئەو جوانی کە لە شارە ئەشێ هەبێت. بۆ هیوایم کە پرۆژی لەم شێوەی بەڕێستان بەردەوامی هەبێت دکتۆر باسێک لەم بابەتانی بەردەستی خۆشت بکەین پێم خۆشە بزانم ببوورە وڵا ئەمە لەگە خۆم هێنایم گەلێری هەنتەرلاند لە ڤێننا لە 2009 کراوەتەوانێ کە گۆدرون سەرپەرشتیەکە هەر لەو کاتێکە کردوێتێوانی ئەو شوێنە وەکو سەکۆیە دروستی کردو بۆ نزیکردنەوەی هونەرمەندانی بیانی لە یەکتری بۆی مهم نییە جاری وا هەیە کە ئەمە خەڵکی ئەوروپا بێ ئەو نەبێ بە تایبەتی زۆرێتی مامش بە منتیقەی هەندستان و پاکستان و ئێران و تورکیا و بڵین کوردستان و ئەوانە ئايات جا من پێم خۆش بوو هەروەکو هینەکەی ئەو کە خۆی هێنابووی لە وەرشۆپەکە زۆر لەمانشی زۆرێکی لەمە زیاتریشە پێم خۆش بۆ بێنم کە باسی ئەوکەین چکم پەیوەندەکە زیاتر لە ڕۆی گودرڕوونەوە دروست بووە گرنگجی بم بابەتە منیش ئێستاش کتێبی کتێبخانەیەکی گەوری لەسەر منتیقی شەرقی ئەوسەط و ئەوانە لەوێ دروست کردووە بۆ ئەو کەسانی کە لەوێت گرنگییان بە خوێندن لەسەر زمانی بیانیەکانی ئەو منتیقانە. پرۆژەی لەم شوێت تا چەند گرنگە بۆ ئەوەی کە هونەری جارێکی تر هۆکار بێت بۆ لێک نزیکبوونەوەی کلتورەکان. هونەر زمانێکی جیهانیە کە هیچ دیوارێ دروست ناکە لە بینی ڕەش و سپی نەتەوەی جیاوازە ئەمە زۆر گرنگە لەبەرەوە هەتا لە هونەر نزیک بینەوە لە ئاشتی نزیکە بینەوە جوانی دروستەکەین جوان گرنگی بە ژیان بە ژینگەین بە مناڵەین بە هەموو ئەو شتانی کە بە ژیانەوە ڕەبتی هەیە لەبەرەوە هونەر زۆر گرنگە ئێمە لە ڕێی هونەرەوانێ ئەتوانین بنیاتی وڵاتێکی تەندروست بکەین بەڕاستی هەتا گرنگی و بایەخ بین زۆر گرنگە کە حکوومەتی هەرێم لێرەوە ئەڵێم کە بەڕاستی بودجەی تایبەتیدا بنێ بۆ کەلتور و هونەر بەڵام لە ڕێگایەکی دروستەوە. من گلەیم نییە لەوەی کەوا پارەی چاک سەرفراوە لە ساڵانی ڕابردووە بەڵام ئەبینی شوێنی خۆی نەگرتووە زۆر گرنگە کە لە ڕێگای ڕاست و دروستەوە بتوانێت گرنگی بە هونەر و بە ئەدەب و بە شانۆ و بە ئۆپێرا و شاری ڕۆشنبیری کە ئەڵەی شاری ڕۆشنبیری ئەبێ بە دەیان سینەما و دەیان ئۆپێرا و دەیان شانۆ و دەیان شوێنی پیشاندانی هونەری تیاوێت. بۆ هیوایم بەڕێزیشتان بەردەوام بن لە کارەجوانەکانتان دکتۆرگیان ئەگە شتێکت ما بێ لە کۆتاییە خۆشحاڵە بم. من سوپاسی جەنابتانەکەم بۆ بانگەشتنی ئەمە و گرنگی دادان بە بابەتەکەی ئەمە و سوپاس بۆ جەناب. زۆر سوپاس دووبارە بەخێر بێ سوپاس بۆ بەڕێز دکتۆر عوسمان ئەحمەد هونەرمەند کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی دووبارە بەخێر بێ دکتۆریان. سوپاس بۆ تۆ.